بسم الله الرحمن الرحیم. ئێرە پادکەستە علوم قورئانی سڵام و عەرزە ئەدەب مەس. من شادی تەجەرە ساکنی شاری سنا هامە خەمەتتانە بۆ بازگوکردن قسمەتی شەشەم لە پادکەستی علوم قورئانی بۆ شناختی ڕەفتاری مشرکین سەردەم پێغەمبەر صلی الله علیه وسلم و خرافات مختص و زمانە ئەچینە خەمەت ئایە 103 سوورەی مبارەکەی مائیدە کە الله تبارك وتعالى بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما جعل الله من بحيرة ولا سائبة ولا وسيلة ولا حام ولكن الذين كفروا يفترون على الله كذبا وأكثرهم لا يعقلون. الله قراری نەداگە هیچ بەحیرەیەک سائبەیەک و وەسیلەیەک و نەحامێ وەلێ کەسگەلی هەن کە کوفرەکەن و ئیفتراکەن و درۆئەکەن بەر الله و بیشترم ئەفرادێکن کە عەقڵ و خەردیان نییە. ئێمە گەرەکمانە بزانین بەحیرە سائبە وەسیلە و حام چەست. بەحیرە شوترێک بوو کە ئەم شوترە گوێچکەیان قەیچیە کرد ئەلامەت گوزاریانە کرد و ئیتر لە گۆشت و پۆس و شیر ئەم حیوانە ئیسفادەیان ناکرد و ڕەهایانە کرد و ئازادیانە کرد بدونە هیچ گونە ئیستفادێک. ئیتر ئێتخادیان وابوو بۆ خۆیان. سائبەیش شەکێ بوو کە ئەگەر نەزریکیانە کرد ئەگەر نەزرەکەیان ئەدابووایەت ئەیانوت ئەم شەکە ئازاد و ڕەهاکەین ئیتر نە لە پۆسی نە لە شیری لە هیچ ئیمکاناتێکی ئیسفادە ناکەین. وەسیلەیش شەکێکی بوو کە دوو قوڵی بە دنیا قوڵێکیان بۆ بوتەکان قوربانی کرد قوڵێکیشیان ئەهێش کە زینەک بێ. ئەم سێدانە حیوانە مختص مەشیان مادە بوایەتن و ئەمە حامیش وشترێک بوو کە لەم حیوانە بۆ جوفتگیری ئیسفادەیانە کرد. وەختێ لە دەدانە ئیتر ئیسفادەیانە کرد لە جوفتگیریەکە ڕەهایانە کرد ئازادیانە کرد ئیتر لە هیچ گونە گۆشت و پۆس و شیری ئیسفادەیان ناکرد بۆ خۆیان بەرەساس هەوا ئارزوو خۆیان و قەوانینە خۆیان و ئەجداد و مەسەڵەن ئابا و ئەجدادیان ئەم قەوانینگەریانە بۆ خۆیان دانیاو کە خۆیان لەسەر خۆیان واجبیان کردو کە الله تبارك وتعالى فەرمێ ئەمە ئفترایك بوو کە بە الله ئەیان بەست و ئەکسەر ئەوانیش بێ عەقڵ و بێ خەرەد بوون. لە ئایەی 9 سوورەی مبارەکەی مائیدە سری مەوارد تریشی ئێلام کردگە کە ڕەفتار ئەم مشرکە مەککە مشەخەسەکە بە ئێمە کە خەمر و مەیسەر و ئەنساب و ئەزلام نەناویان نابووگە و الله تبارك وتعالى ئەمانیە جوزە ڕەفتاری شەیتان زانیگە بە عنوان ڕیسون یادی لێ کردگە. ئەمانە چیانە کرد؟ شەراویان کە ئەخوارد و لە معاملات و تجارەتیشیان شەراو نقطە ئەسلی کارەکانیان نابووگە تجارەتیان بووگە نقطە ئەتفیان بووگە. مەیسریش کە بە قومار ناوبریاگە لە قورئانە و ئەنسابیش ئەمانە بوتەکانیان تەختە سەنگەلی گەورەیان لە گۆشەگەل شار مەککە دانیا و لەم تەختە سەنگەلە بۆ پەرستش و عیبادەت و مەکانی مشەخەس بۆ بوتەکان ئیسفادەیانە کرد و وەختێ ئەهاتن حیوانێکیان سەر ئەوڕی خۆی ئەم حیوانیانە ئەپاشان دەقە و ئەو تەختە سەنگەلە. وەل ئەزلامیش تیرگەلە قوڕەکیشی بووگن ئەهاتن تیرگەلە بەختە ئازمایی لە چی و دروستیانە کرد ئەلبەتە حاڵەتە تیرینەوەگە بۆ پەرتا بۆمانە حاڵ سەرەکانی نەیزەینەوەگە ئەلامەت گوزاریانە کرد بۆ قوڕەکیشی و بۆ کارگەرێکیان کە مەدە نەزەریان بوو. مەسەڵەن ئەهاتن سێدانە تیریان دانیا بعد داناوەڵەکەیان ئەوت ناویانە نیە ئەلامەت گوزاریانە کرد ئەفعەل گینەکەیان ناوە نیە لا تەفعەل بە سێڤۆم گینەکەیان ئەسڵەن ئیسم گوزاری ناکرد و وەختیان خستنەوە کیسە بە عنوان قوڕە دەریانە هاور ئەگەر ئەفعەل دەربەهاتایە یعنی ئەنجامی بە ئەنجامیانەدا کارەکە کە مەدە نەزەریان بوو ئیتر تجارەتەکەیان بوو ئیزدواجەکەیان بوو ئیتر هەر کارێکە مەدە نەزەریان بوو ئەگەر ئەفعەل بەهاتایە تیرە ئەفعەل بەهاتایە یعنی ئەو کارە ئەنجام بە ئەگەر لا تەفعەل بەهاتایە یعنی ئەو بوتگەلە ئەو خواگریانە ڕازی نین ئەنجامی بە
ئەگەر سێڤۆمین تیر بەهاتایت کە هیچی لە بانیان نەنووسیا کارەکەیان ڕەهاکەن نە ئەنجامیانەدا نە ئەنجامیان نادا دووبارە قورەکشیەکەیان لە ئەوڵەوە شروعەکە کە ئەڵڵای تەبارەک و تەعالا لەم ئایا ئەم چوار کارە شەراو خواردن و قماربازی و ئەم قوربانیکردن بۆ ئەنسابەکانیان بوتەکانیان و ئەم تیرگەڵ قورەکشیە ڕچناوە و جۆزە کاری شەیتان نەزانێ و ئەیژێ دووریکن تا بە ڕستگاری بگەین. ولا ئاەیە بعد لە ئاەتەوە یەکە ئەفەرمێ کێ شەیتان بە وەسیلەی ئەم کارگە لە وەسیلەی شەرا و قومار باعثە بێت دوشمنی و کینە کەفێتە بەینتان کە ئەمە نیشانەیە مەسەڵەن ئەوەسە کە ئاگاه بین لە ڕەوابەت ئیجتیماعیە ئەمانە دوشمنی و کینە ئەم دوو کارە حرامە باعث دوشمنی و کینە ئاوێ و فەرمایشەکە و ئێوە دوورەکاتەوە سەدێکتان بۆ دانێ کە یادخواکەن و ئەوە کێ نوێژ بخوێنن. ئەمە دوو مۆرد بوو کە عنوان کردیا لە ئاەگەلێ 91 بۆ شەرحی کامڵتر و مفەسڵتر لە ئایا ئەچینە خەمەت ئایە ئەوە سوورەی مائدە. الله شارعکە لە ئايات أحلت لكم بهيمة الأنعام ئێژێ ئێمە حەڵاڵمان کردگە بۆ ئێوە ئەم ئەنعام گەلە و بعد لە ئایەگەل بعدیە مشەخەسیەکە کە مەسەڵەن حەڵاڵ و حرامەکانی خواردنەکان ئینسانەکان چ لە سەفەرە چ لە حەجە بە تەرتیب گشتەمانیە فەرمایش کردگە وەلێ من تەمەرکوزم لەم پادکەستە لەم قسمەتە بەوە هەست کە بزانین شناخ فرەتر پەیاکەین بە حرامەکان و حەڵاڵەکان ئەڵڵای تەبارەک و تەعالا و بە خۆرافاتەکان مشرکینە ئەهلێ مەکە. ئەشی ئیتر لە وەختێ شارەزاوینەوە لە قورئانە شأن النزول کان بشناسین ئایەگەلی وا لە مەکە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم نازل بووگە و ئایەگەلی وا لە مدینەی منەوەرە نازل بووگە. سوورەی مائدە جزء سوورەگەلێکە کە لە مدینەی منەوەرە نازل بووگە. سوورەی ئەنعام سوورەیەکە مەکی ئیتر ئەحکامەکان لەو سوورە تا حدێ لە چەند ئایا بازگو بووگە وەلێ چۆن ئیتر مسلمانەکان بە ئەمنیەتێک مەکانی و اقتصادی و ئیمانی دەستیان پەیاکرد لە مەدینە ئایەهای ئەحکام فرەتری لە مەدینە بە پێغەمبەر نازل بووگە و ئەم ئایە سێ سوورەی مبارەکەی مائدە 2 ساڵ بعد از فتح مەکە لە حەجەت الوداع لە عەرەفاتە بە پێغەمبەر نازل بووگە. ئەچینە خەمەت ئایەکە فرمایشەکە حرمت عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل لغير الله به والمنخنقة والموقوذة والمتردية والنتيحة وما أكل السبع إلى ما زكيتم وما ذبح على النصب وأن تستقسموا بالأزلام ذلكم فسق اليوم يئس الذين كفروا من دينكم فلا تخشوهم واخشون اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا فمن اضطر في مخمصة غير متجانف لإثم فإن الله غفور رحيم. حرمت عليكم حرام بوغا بأيوة عليكم هاورياغا بأيوة يعني بأيما مسلمان قل ميتة مردارو بو وخوين يعني أو خوين وقت حيوانك الرجل لو أو خوين حرامة وقوشت خوك وما أهل لغير الله وحر ذبح هر سربرينه كياد الله يتيانوي أهل لا إهلاله هذا ولا حلاله هذا عرب قر سردما وقتكيش محلال ما يعني حوالو فرياد يعني كر أهل يعني فرياد كردن مشركل وقتك اشتكي عن الذبحة كر بحوارو فرياد كردنو نو بوتكان خوان يعني أبرت مثلا أنا باسم عزا باسم اللات باسم منات بفرياد بصايب بلند وبفريادو كي الله تبارك وتعالى لما يفرمايشك وما أهل لغير الله
ناو بوتەکانتان قوربانیەکانتان بە فەریاد بە غەیرڵڵا ناومەوە کە من جزء حرامەکانە والمنخنقة وحيوانێکی خەفە ئەوێ ئەمیشە هەر جزء حرامەکانە ويا حيوان والموقوزة بە زەجر ئەکوشکێ ئەتۆپێ و حیوانێکیش لە بان و ئەکەفێتە خوارەوە و تۆپیاگەوێ والنەتیحەت و حیوانێکیش دوو حیوان مەسەڵەن بە یەکەوە جەنگ و داوایان بێت لە حین جەنگ و داواکەیان لەبەرسە شاخدان و ئەو ڕەفتاریانە دانێکیان دانێک تریان ئەکوژەیە ئەو دانەوە تۆپیاگە ئیتر جزء حرامەکانە وما ئەکەلۆ سەبوعە و لە خۆرەندەی مەسەڵەن دەڕەندەکان مەسەڵەن دەڕەندەگەلێ هەست شتێک شکارەکەن ماگەسۆ ئەگەر کەسێ لۆ ماندەی ئەو دەڕەندەگەلە بخوا ئەمە چەست ئەمە حرامە ئیلا ما زەکەیتم مەگەر ئەوە کێ بنیان بگێتە دایانە مەسەڵەن نێڵێ لە دەست بچن مەسەڵەن مردارە بوون کە سەریان بۆ ڕێکێتر ئەو سەربڕینە باعثێ جڵەگیری لە حرام بوودنەکەیانەکە وما ذبح على النصب وذبح حیوانگەلێکی بۆ بۆتەکان بووگا بۆ ئەنسابەکان بووگا مەسەڵەن هەرەوەکێ خوێنەکەیان ئەپاشان دەقەوە تەختە سەنگەکانە ئەوانیشە حرامە وأن تستقسموا بالأزلام لە سوورەی مبارەکەی مائیدە دووبار ئەزلام هاتکە و لە قورئانە فقط دووبار ئەم کەلمە هاتکە ئەزلام ئەویش لە سوورەی مبارەکەی مائیدە هەست تستقسم و چۆن تەقسیم بەندیانە کرد ئاهاتن خۆرافەی تریشیان کرد بوو خۆرافاتی کە تریشیان بوو گۆشت حیوان مەسەڵەن دە نەفەر بە یەکەوە ئەوان شەریک حیوانێکیان ئەسن بعد ئەمانە ئاهاتن هەر لەم تیرگەلەوە بە چی و دروستیان کردو تیرە بەختازماییگەلە ئاهاتن دەدانە تیریان دانیان بە ناوگەلێ مەسەڵەن شمارەیان لێدا 1 تا 10 سێدانە لە تیرەکان هیچ گونە شمارەیەکی نەوە ئەمما لە 1 تا 7 هەر کام لە تیرەکان شمارەیەکیان بوو بعد ئەیان خستە ناو کیسە ئەگە بەناو کەسێکەوە شمارەی 1 دەرباتایە ئەو حیوانیانەوە سەربڕی و مەسەڵەن شمارە 1 بەناوی دەرباتە 1 بەش گۆشیان پێدا ئەگەر شمارە 2 دەرباتایە 2 بەش گۆشتیان پێدا ئەگەر 3 بەش دەرباتایە 3 بەش ئەگەر 4 بەش ئەگەر 5 بەش ئەگەر 6 بەش دەربەهاتایە 6 بەشیان پێدا و ئەگەر شمارەی 7 دەربەهاتایە 7 بەشیان پێدا و ئەو سیانەکەی تر خاڵی بەناو هەر کەسێکەوە دەرباتایە سەهمێکینەوە و کەسێکی شوا پەرداختیە کرد سەهم ئەم حیوانە کەسێ بوو کە لەو 3 نەفەرە بوون کێ ناویان ئەسەن ناو قورشیان سەهمێکیشیان پێ تەعەلوق ناگیریا مەشیا ئەو 3 نەفەرەوە سەهمێکیان پێ تەعەلوق ناگیریا سەهم ئەم چتکریانە بدایێت مەسەڵەن ئەو قیمەت ئەو حیوانیانە بدایێت لە بین ئەم حیوانیانە ئەکرێت 28 قسمەتەوە ئەو 3 نەفەرە کە هیچ لە قەوتیلەکەیانەوە مەشیا پوڵ حیوانەکەیان بدایێت ئەمە کارگەلی بوو کە مشرکینە سەردەم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامیانەدا کە قورئان بە فسق ناویانەوە کە ئەم فسقە وە کەسێکیش ئەم کارەکە فاسقە فسق لە لغەتی عەرەبە بە معنی مەسەڵەن ئەوە فەرزکەن خورمایەک بەدەستانەوە بێ فرف شاری بۆ بێری هەستەی خورماکە لە بەتنە ئەسلی دەرتێ بەم خروجە عەرەب لە لغەتە ئەیژێ فسق و کەسێکیش کە دەستوراتی ئەڵڵای تەبارەک و تەعالا خروج کارنێ و ئیجرای نەکا و ئیتاعەتی نەکا پێ ئەیژن فاسق و عەمەڵەکەیشی فسقە بعد ئیدامەی ئایەکە کەیتر ئیشارە کاتە ئەوە کێ دین ئیسلام کامەڵ بووگا مەترسن کە ئەم دینە مەتر ناومید مەون لە کەسگەرێکی کافر بووگن لە دین ئێوە و مەترسن و بترسن لەم
وبترس قرآن فرمي واخشوني اليوم أكملت لكم دينكم وكامل بودن الدين لو روج نشانة ومحبة إيمان ورحمة پروردگار نشانة كبغورترين نعمة ورحمة پذیرش دین اسلام که لآخرشو أفرمي فإن الله غفور رحيم. بعد دوباره لآية بعد آية چوارا يسألونك ماذا أحل هاتك بعد لآية پنجشا دوباره نمورد طيبات وقصي كرگا من تا او حد عنوانكم كي ايوه كونجكاف كم كي بپژوهش قرآني تان ادامه بن و آگاهتر بنو ل مطالبه که ل قرآن هست. اما بو فهم درک صحیح لسوره های انعام و رفتار مشرکین هاتین خمد ام آیه گلا لسوره مبارکه مائده و بخاطر او شارزا بین لأحکام کان قرآن توصیه کم پیتان که حتما چندین دور چندین بار سوره مبارکه مائده به معنی و به فهم و شناخت دقیقی که مطالعه کن و بیخوانن. اچین خمد دوباره آیه کان سوره مبارکه انعام آیه 147 آیه بخشن 145 که الله تبارک و تعالی به پیغمبر فرمایش که قل لا اجد فيما اوحي الي محرما على طاعم يطعمه الا ان يكون ميتا او دما مسفوحا او لحم خنزير فانه رجس او فسقا اهل لغير الله به فمن استر غير باغ ولا عاد فان ربك غفور رحيم. با پیغمبر صلی الله علیه وسلم الله تبارک و تعالی افرمی که بیجه پیان ام حرام گلوا ایوه چتان کرگا وحی با من نوگا امانه با من وحی بوگا یکی که گوش مردارو بو نخوام یکی دمن خوین او حیوانوا رجیاگا و گوشت خوک که امانه جز چازانه الله تبارک و تعالی رجسون يعني پلید ناپاکن و یا حیوانی که ذبحوی بو غیر الله يعني وقت سريورن بصای برز و بفریادو ناو غیر الله اليوم ناو بتکان خویان بسم الله تو بسم العزا بسم منات که اوهل لیریشا هات که یعنی بصای فریاد برز ناو یعنی برد و حیوانکیان سروری که بعد فرمایش که فمن استر مگر ام حیوان ام حرام گله یعنی نوشیدنی گله حرام که مثلا وقت شراب لقرآن یاد دیب لبوگا مگر لوقت استرارة يعني يا لتين خريج أمر يا لبرسيتي خريج أمر لحد الضرورة باغي تانه وعادي تانه يعني سركشو نافرماني خوا ولا حدود الله خارج نبين تعدينا كين عاد هاتك للتعدي هاتك اسم فاعله بعد وقت امان مان الرأي لحد رايت كما مثلا وقت كيش اخوين نيجي بحبه چني خوشو عاد كاشفرت ما مقاله اكراهيتك ننا وجود منابع طغيان و سركشي نويلنا معنا که وقت لحين خواردنا اوش وقتی که تفرق استرار بأتانين لمعنى استفاده کن که دوباره اشاره که وقت آیه که سوره مائده فإنك ربك غفور رحیم یادآوری من پیا که امید من پیا که اگر خوانه کرده دوچار ام فسق و شتیشه بون بناچار یا به هر وسیله الله تبارک و تعالی مهربان و غفور و رحیمه مهربانه. بعد اچینا خمت آیه 118 تا 121 لسوره مبارکه انعام که اما يقلب بآية أحكام القرباني معروفة فكولوا مما ذكر اسم الله عليه إن كنتم بآياته مؤمنين پس بخون لو چتكي ياد بغا نناو الله برأو اگر ايوه بآية كان ايما مؤمنين
ئیتر ئاەتان یعنی قورئانی یاداوەری کە بە ئايات بە ئاەکان بە کەلام ئەڵڵا ئیشارەی کردگا کە ئەهەمیەتە مۆزوعەکە نیشانە کە بخۆین نەچ حەڵاڵە پێمان بخۆین نەچ مبارەکە پێمان پەس بخۆین لە چیتگەلێک کە ناو ئەڵڵای لێ بریاگە. بعد تینە خەمەدایە 19 سوورە مبارەکەی ئەنعام و بە حاڵەتی سوالی پرسشیە پرسی لە مشرکێت ئەیژی بۆچە ناخۆن لە شتێک وە ناو ئەڵڵای پێ بریاگە و ئەگەر کەسێ ئەم کارە نەکا ئینە ڕەبەکە هو ئەعلەم بالمعتەدین هەمانە کە ئەڵڵا ئاگاتر و داناترە بە کەسکرێ وات تەجاوزەکەن لە حدودە ئەڵڵا. بعد تینە ئاەیە 121 ولا تأكلوا ومەخۆن لە چیتگەلێ کە یاد نۆگە بەناو ئەڵڵا یادی لێ نۆکت جوزە کە ئەمە وئینەه لەفسق دووبارە لە فسق یادی کردگا یعنی لە حدود و فەرامینە ئەڵڵا خارج ئەوێ کەسێ کە لە شتێکە ئیسفادەکە ناو ئەڵڵای لێ نەبریاوێ و فەرمایشەکە وئینە شەیاطینە لەیوحون کە شەیتان ئلقاکە وەحیەکە بە دۆسەکان خۆی کە ئێوە جەدەلکەن گفت و چوون و چرا بکەن لەم قەوانینە وازح خواوە داینیاگە و ئەگەر کەسێ واکە و فەرمان خوا ئیتاعات نەکا بزانن کە جزء مشرک گەل هەن. شارەزاییمان لە حەڵاڵ و حرامەکان خوا لە قورئانە باعثەوێ کە خەت و مەشی خۆمان بزانین کە مراقب بین بە ڕەفتار مؤمنانەی خۆمان و دووریکەن بە ڕەفتار خورافی و مشرکانە و ئاگاه بین و لە ئایەگەل قورئان و بزانین کە حەڵاڵ محرمات فقط محرمات و محللگەل فقط ئەڵڵا ئەتانێ تەعینیکە حتا هیچ پێغەمبەرێکیش ناتانێ حرامگەل مشخصکە و حەڵاڵگەل مشخصکە فقط ئەم تعینێ حرام و حەڵال جزء دەستورگەر ئەڵڵای تەبارەک و تەعالا است. ئەگەر بۆ یاداوەری خۆمان لە سوورەی تەحریم متاڵعێکمان بێت ئەزانین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو جێگا کە هات هەنگوێنەکەی بەخۆی مەمنوع کردوتی من هەنگوێن ناخۆم تەزەکوری پێدا ئەڵڵای تەبارەک و تەعالا کە شتێکی خوا حرامی نەکردگا تۆ بۆچە ئەشێ بەسەر خۆدا مەمنوعیکەی. لەم ئایەگەل سوورەی ئەنعامە شناختمان فرەترۆ بووە تا ئێستا لە ڕەفتاری مشرکین سەردەم پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلمیش ئاگاهمان کاتەوە بە وەحی بە موعجزەی قورئان بە دەستورات و ئەوامرێ ئیلاهی کە ئەگەر ئەتاعەتە ئەم ئەمرە نەکەین فسق ئەم کارە و کەسێکیش کە لە حدود الله خارج بێ جزء فاسقین حساوەوێ و ئەشێ مؤمنی نوێش خوێن مؤمنی مسلمان ئاگاه بێ بە خەتی مەشی ئیسلامی خۆی وەلا مەمنوعیەتگەل خۆی دوورۆ کاتەوە و حەڵاڵگەل ئەڵڵای تەبارەک و تەعالا بشناسێ تا دووچار سەردەرگۆمی و گومڕاهی نەوێت کە حتا ئیشارە کریاگە لە ئایە 121 کە ئەفرادگەری کە جەدەل و جەڕوبەسەکەن لەسەر ئەم مشەخەسگەلەوە خوا مشەخەسی کردگە لەسەر ئەم حەڵاڵ و حرامگەلە ئەمانە شەیتان وەحیان پێکە کە جەدەڵکەن لەسەر ئەمانە چون مشەخەسی تر حەڵاڵەکان مشەخەسە حرامەکانیش مشەخەسە. بعد لە پادکەستە بادیە تین نەمۆرەدەوە قساکەین کە ئەڵڵای تەبارەک و تەعالا بۆچە لەقەبێ کوفریدا بە مشرکین و بە کوفر لە ئایەگەل قورئانە یادیان لێکە لە جەلسەیاندە ئیشەڵڵا بە کوفر و ڕەویش و مەنیش کافرگەریش ئاشنا ئەوین و ئەڵڵای تەبارەک و تەعالا شاکرین کە و سپاسگوزارین کە ئێمە ئاشنامانی کرد بە کەلامی واحی و محەبەتی کەلامەکەی خۆی خستکەسە دڵمان کە لەم ڕێگە
سعی و تەلاشکەین و بە سوورەتێ کەڕ و کوێر نەکەفینە من قورئانەکە و بە سوورەتێ نائاگاهی مطالعەی قورئان نەکەین بەلکە بە شناختێکەوە کە بێتە باعث ڕشد و تەرەقی دین و ئیمانمان، زندگی ئیجتماعیمان، زندگی خانەوادگیمان و ئەمە پۆلگەلێ بێ کە ئێمە وەسڵکە بە سرات المستەقیم و زندگی تەزمین کنەندێ زندگی قیامەتیشمان بێ. لە ئاخرەوە بە عیززەت و عەزەمەت و جەلال و جەبەروت قەسەمتەم یا ئەڵڵا دوورمان کەیتەوە لە حرامەکان و نزیکمان کەیتەوە بە حەڵاڵەکان و محەبەتی قورئان لە دڵمانە فرەکەیتەوە و ئیجرای قەوانین دینی ئیسلامی و شەریعەتەکەی خۆت لە وجودمانە ڕۆژ بە ڕۆژ تازەتر و زینکترەوە کەیتەوە یا ئەڵڵا بە عیززەت و عەزەمەت و جەلال و جەبەروتت قەسەمتام لەو وەحیگەل شەیاتینە جین ئینس دوورمان کەیتەوە و عیززەتمان پێ ئەتاکەی لە عەقیدە و حکمتمان پێ هدیەکەی کە ڕەفتار و گوفتار و منشمان درەخشانترەوە بێتەوە و وەختی ئەمان بینن بە عنوانێ مؤمنێکی بۆی بەهەشت بین و مسلمانێکی تەسلیمێ سرات المستەقیم هەین و ئاخر داوانا ئەن الحەمد لله رب العالمین.